جوینین سرک وزیران گل برپرسن امریکای بردامن زیراتر و مجاری و گرینگیا روجا و هرما کردستان ابتدایی جد نوا نافچه دو عراق پشتیوان جوینان برفکی و گل پروفسور شیرزاد سلیمان مامستای زانیگه و پاسپور دیپلماسی هم بحث کن جناب پروفسور گل بخیر. درست سپاس. او مجارین هاتینا بحث کردن پروسیجی ام حسات دیگهین نبتنید برجاندیا کردستان داتینا بحث کردن همی او مجارانه کو کردستان نافچه و جالی سقامگیری و گرده و کردستان عالی بازار انرژی و جهان و گرده حتی چرا ده گرینگی هرما کردستان دیار به تایبتی جد و سردانا سروک وزیران دا بله زور سپاس البته گرینگی او سردانی جنابی سروکی حکومتی هرمی کردستان رزدار کاک مسرور بارزانی لسند راهندێک و گرنگی خۆی هەیە بەڵام بەر لەوەی باسی ڕاهەندە گرنگەکانی ئەو سەردانە بکەین پێم باشە تۆزێک بگەڕێنەوە دواوە کە ئەو سەردانە بەرهەمی کۆمەڵک پەیوەندی بەهێز و پتە و تۆکمەی دیپلۆماسیەتی هەرێمی کوردستانە لەسەر ئاستی جیهان هەر بۆ نمونە لە سەرەتای ئەم ساڵەوە ڕاهەندێکی دیپلۆماسی گرنگ لەسەر ئاستی دیپلۆماسیەتی ئابووری لە داڤۆس دەستی پێکرد لەوێوە کۆڵەگە بەهێزەکانی ئابووری کوردستان بەڕووی جیهان بە شێوەیەکی گشتی و ئەمریکا خۆی نواند ڕەهەندێکی تر بەشداریکردنی هەرێمی کوردستان لە کۆنگرەی ئاسایشی میونشن لەوێشدا دیپلۆماسیەتی ئاسایش پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایش و بەهێزکردنی کۆڵەگەکانی ئاشتی و ئاسایش لەسەر ئاستی نێودەوڵەتیدا بە دیار کەوتن لە دوای ئەوە ئەو سەردانە گرنگەی کە ئەو سەردانەی ئیمارات بەڵێ اینجا دەمویست بێمە سەر ئەو خاڵە ئەو سەردانەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت کردی بۆ ئیمارات لەسەر ئاستی حکوومەتەکان وەکو هەرێمێک ئەگەر تەماشایەک بکەین تەنها هەرێم بووە لەسەر ئاستی وڵاتان بەشدار بووە کە جۆرێک ئەوەی پێدەگوترێ حوکەمە یان حکومڕانی ڕەشید وێڕای هەموو ئەو ئاڵنگاریانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە وێڕای ئەو هەموو قەیرانانەی بۆی دروستکراون توانی وێتی بە شێوەیەکی لۆژیکی عەقلانی خۆیان لەگەڵ بگونجێنێ و تا ڕادەیەکی زۆر باشیش بتوانێت بە کەمترین زەرەر لێی دەربچێت البته ئەو سەردانە بەس جەناب پرۆفسۆر ئەم ویشیش بیر نەکەین پرۆسەژی ئەف زنجیرە سەردانە ئەم بێژین هەموو یا بەر و واژیش دهوکیشی دەست پێ کرد مێفسێ بەڵێ ئەویژی کاریگەری خۆ هەیە مەسەلەن ناو کوردستانێدا ئەم بێژینە جیهانی و حتا ئەمریکاژی ئەمت کارین پرزگرەی کاپ دانوستاندنا چاوەسەر بەڵێ خۆی شتێک دەگوترێتن مەڵتی تراک دیپلۆماسیەتی فراڕەهەندی هەڵبەتە پێگەی هەرێمی کوردستانەوە لە ناوخۆی کوردستان ڕنگدانەوەی هەبووە بۆ ئەوەی لە ئاستی دەرەوە ئەو نەخشە ڕێگای بۆ دابنرێت بەڵێ لە مەبسەوە کۆڵەگە بەهێزەکانی خاڵی نوێی وەرچەرخان لە ساڵی 2024 بۆ چۆنیەتی ڕوانین و مامەڵەکردن لەگەڵ پێگەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتیەوە زۆر دیار و بەرچاو دەرکەوتن ئەومان لەبیر نەچێت ئەم ساڵ لەسەر ئاستی دیپلۆماسی لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان لەسەر ئاستی هەڵسەنگاندنی سیستەمە سیاسیەکان بە ساڵێکی وەرچەرخانی گەورەدا دەنرێت لەبەرچی تەنها لەم ساڵەدا لە 75 وڵاتی جیهان هەڵبژاردن ساز دەکرێت کەواتە گۆڕانکاری سیاسی گەورە چاوەڕوان دەکرێت بێنەکایەوە یەکێک لەوانە لە کۆتاییەکانی ئەم ساڵ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا دەکرێت یعنی ئەمریکاژی پرۆفسۆر داخۆزاری بنووسیم خفناتە بڕم مەبەست ئەف بان گەشتنامەیە فەرمی بەریا هەڵبژاردنên خوکردی ناوا ناوچەیەدا وەکەت بژی جەردەکێ بکات بەڵێ یەکێک لەو خاڵە گرنگانە مەبەستێتی پێداچوونەوەیەک بەڕەهەندی ئەمنی خۆی بکاتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی و لە عێراق بە تایبەتی ورتریش لە هەرێمی کوردستان بۆ لە 2014 تاوەکو 2024 دە ساڵێک دەکاتن دەیەوێتن هەڵسەنگاندن بۆ پێگەی ئەمنی خۆی بکات بۆ چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی گروپە تیرۆریستیەکان لەسەروی هەمووشیانەوە داعش کە پێشمەرگە لە هەرێمی کوردستان بنوێنەرایەتی هەموو جیهان توانیوێتی ڕۆڵێکی کارا و کەم وێنە ببێنێتن بۆ تێکشکاندنی گروپە تیرۆریستیەکان بۆ بەرگریکردن لە ماف و ئازادی لە مافی مرۆڤ لە دیموکراسیەت لە بەیەکەوە ژیان
ئەمە بۆ ئەمریکا خاڵێکی زۆر گرنگە. یعنی خاڵک یانژین بژین سنتەرێکی سەرەکەی سەقۆمگیریش بووی ناوچەی و ئەمریکای بتایبەتیژی وەکە هەواڵبان بەڵێ کوردستان بەڵێ ئەومان لەبیر نەچێ دروستکردنی پەیوەندیە کان بۆ ئەمریکا شتێکی هێندە ئاسان نییە. لەسەر سێ ڕەهەندەوە ئەمریکا پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتان و لەگەڵ ئەوانەی کە وڵات نین وەکو هەرێمی کوردستان بەڵام پێیان دەگوترێ نەنستیت ئەکتەرس ئەوانەی کە کارکتەرن لە دەرەوەی دەوڵەت لەسەر سێ ڕەهەند بینا دەکات. یەکەمینیان لەسەر بەها هاوبەشەکان، دووەمینیان لەسەر قوربانی هاوبەشەکان، دوجار لەسەر بەرژەوەندی. خاڵی هاوبەش لەسەر بەها ئەوەی هەرێمی کوردستان و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کۆ دەکاتەوە چەند خاڵێکی سەرەکین. یەکەمینیان بەیەکەوە ژیان، دیموکراسی، ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ، ئازادی بیرروڕا، چۆنیەتی بەرگریکردن لە هەموو ئەو پرینسیپە جیهانیانەی کە ئەمریکا بانگەشیان بۆ دەکات. ئەمانە خاڵی گەورە و وەرچەرخانن کەوا دەکات هەمیشە ئاستی پلەبەندی پەیوەندیەکانی خۆی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان بەرزتر بکات. باشترین هەسەنگاندنیش بۆ ئەو تێ بەڕێز ئەنتۆنی بلینکن کە گوتی ئێمە پشتگیری لە هەرێمێکی کوردستانی بەهێز و خۆراگر دەکەین. ئەمە نامەیەکی زۆر بەهێزە، زۆر کراوەیە، زۆر ڕوونە بۆ هەموو جیهان وێڕای هەموو ئەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لەگەڵ هەموو ئەو خەیرانانەی بۆی دروست دەکرێتن کەواتە پشتیوانیەکی بەهێز هەیە بەرجەستە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بۆ بەهێزترکردن و پتەوترکردنی پەیوەندیەکانی لەسەر ئاستی ناوخۆ، لەسەر ئاستی هەرێمایەتی، لەسەر ئاستی نێودەوڵەتی. گرنگی تایبەتیژ بە حەزکردنەوە دیسە هەنەرتنە نەفتاری کوردستانی و گرێدانەوەی ئەنەرژی و جیهانی و حتا چڕادە ینی ئەف جداهیەت نێڤەرە کوردستانی دیوار بەدگەل عێراق و ناوچێندن و شینان نفت ببە یعنی کو ببە وێرانیش بووی وڵاتی ئەم بینی ناوچەن عێراقی بووە خۆشگوزەرانیش بووی هەرێما کوردستانی پەیوەندیین دیبلۆماسی پێسترد کەون حتا چڕادە ئیدی ئاگاداریە کەش بووی عێراقی بەڵێ ئەو ژیوەکی هەرێما کوردستانی vê یەکێ بکار بینە ئەومان لەبیر نەچێت ماوەی 11 مانجی ڕابردوو وەکو کارتێکی فشار لە ڕێگەی محکەمەی پاریسەوە هەرێمی کوردستان نەیتوانی نەوتی خۆی هەناردە بکات. بەڵام ئەمە وەکو کارتێکی فشار لە دژی هەرێمی کوردستان بەکارهێنرا تاوەکو چەند بتوانێتن کۆڵەگە بەهێزەکانی ئابووری هەرێمی کوردستانی پێ لاواز بکرێت. بەڵام بڕوابوون و متمانەی پتەوی هاوڵاتیان بە حکومڕانی هەرێمی کوردستان لەلایەکی تریش عەدالەتی قەزیەی کوردی بۆ ئاستی نێودەوڵەتی ئەمە وای کرد هیچ کاریگەریەکی ئەوتۆ لەوانەیە کاریگەری لاوەچی هەبوو بێتن بەڵام کاریگەریەکی ئەوتۆی لەسەر بێهێزکردن یان لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی دروست نەکرد بەڵکو پامێک بوو بۆ ئەوەی وەکو بەڕێزشتان ئاماژەتان بۆی کرد کە عێراق پێداچوونەوە بە بڕیارە هەڵەکانی خۆیدا بکات و لە زۆر هەنگاویشدا بتوانێتن وەکو نمونەیەکی دیار و بەرچاو چاو لە هەرێمی کوردستان بکات. سەرۆک وەزیران الواشنتۆنێ تایبەتیژی ئەفیەک بەحەز کرد و سەرۆک مەسعود بارزانیژی داوی چاوپێکەفتنە خۆدا ئەو بڕیارێنش دادگا فەدرالی دەرکەون دژی قوارەیە هەرێما کوردستانی فەدرالیە نابێ بێنە قبولکردن ئەمریکاژی تایبەتیژی یعنی ئەنتۆنی بلینکنژی ئێماژە پێ کرد ئەفەت ببە پەیامەکە ڕاستە خۆش بێ عێراقی ئیدی ئەفکارێ نەدەستوریە نەیاسایی کو دادگەها کە نەدەستوریە بێتە ڕاوەستاندن یانژی چ ڕێکارێندن یان دیبلۆماسی دێ هەبن بۆ ڕاوەستاندن خۆی تەوقیتی سەردانەکە زۆر گرنگە. یەک لە دوای دەرچوونی هەموو ئەو بڕیارە هەڵانن کە مەبەستیان بۆ ڕاستە و خۆ پێگەی هەرێمی کوردستان لاواز بکەن و زۆر کەسیش خۆی بۆ ئەو خۆش کردبوو لەوانەیە ئەم سەردانە بە شێوەیەکی ئەوتۆ بێ کە ئەوەی دەهۆڵیان بۆ دەکوتا و بە شێوەیەکی کە بەڕاستی مرۆڤ هێندە بیرکردنەوەیەکی قێزەونە بێزی نایە باسی بکات بەڵام ئەو پێشوازیە گەرما لە دیبلۆماسیەتی لووتکە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان طبعاً ئەمە دووەمین دیداری بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانە لەگەڵ بەڕێز ئەنتۆنی بلینکن لە ماوەی 2 مانگدا دەکرێت بڵین کەمتریش لە 2 مانگدا چونکە پێشووتر لە داڤۆسیش
دیدار و چاوپێکەوتنێکیان هەبووە ئەمە دووپاتکردنەوەی ڕایەڵە بەهێزەکانی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە و پەیامێکی زۆر ڕوون و ئاشکراشە بۆ حکوومەتی عێراق بە تایبەتی بۆ محکەمەی نادەستوری کە هەموو بڕیارەکانی پێچەوانەی دەستورن و کودەتایە کە لەسەر دەستور کراوە هەروەکو جەنابی سەرۆک بارزانانی لە دوایین دیمانەی خۆی لەگەڵ رادیۆ مۆنتی کارلۆ ئاماژەی بۆ کرد هەمویان لە دژی هەرێمی کوردستانن بەڵام دیسان ئەگەر ئەمە وەکو تاقیکردنەوەیەک تەماشا بکەین بۆ بێهێزکردن و بێ ئیرادەکردنی هەرێمی کوردستان بەداخەوە تەماشا دەکەین زۆر بەهێزتر دەبن لە کاتێکدا جەنابی سەرۆک بارزانی زۆر بەڕوونی ئاماژەی بەوە کرد کە جگە لە تیاکانی کوردستان دۆستی زۆرمان هەن لەسەر ئاستی جیهان و بە ناویش ناوی هێنا یەکێک لەوانە ئەمریکا ئەمە پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرایە کە ئەو بڕیارانە لەسەر ئاستی دیبلۆماسیەوە من زۆر بەگەشتبینیەوە تەماشا دەکەم وەکو پسپۆرێک کە بەرهەمەکەی زۆر پێچەوانە دەبێتن و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەشێت لەگەلک سوپاس پرۆفسۆر شێرزاد سلێمان مامۆستای زانیگەی و پسپۆری دیبلۆماسیەت گەلمەدەبوون زۆر سوپاس بوو هەر بژین